تۆ ئەگەر ئەتەوێ لە بیرکاری باش بیت ئەم ڕێنمایانی من جێبەجێ یەکەم بگەڕێرەوە بۆ بیرکاری ساڵانی ڕابردوو ئەگەر تەنهاش نمونەی یەکەم و یاساکان و شتەکان هەڵەیەیتەوە بگەڕێرەوە بۆ کتێبەکانی پێشوو سێریشان قەیچێکە تۆ پۆلی 12 کتێبەکانی لە 1 و 2 تەوەستەوە لە تەلەبەی وەرگرە ئەم شەو چاوێک بخشێنە بە کتێبی 7 شەوەکەی تر چاوێک بخشێنە بە کتێبی 8 دڵنیا بە زۆر مێشکت ئامادە ئەکا بۆ ئەوەی ئەم ساڵ بکەوێتەوە ئیش بەباش هەر ئەم کتێبەی لەبەردەستایە و هێشتا دەستی پێ نەکردووە بڕیار بە بۆ ماوەیەک هەموو شەوێک هەموو لاپەڕەکان هەڵێیتەوە و تەماشای بکی بە خێرا بینی ئەمە زانیاریەکە نێرێتە ناو لاشعورت مێشکت بەرە هەرچی هەیە و نییە لەسەر بیرکاری بۆت کۆکات ئازیزان ئەگەر بە من بڵێن هەفتەی ئایندا وەرە محازەرەیەکمان پێشکەش کە لە فڵان بوارە بەس سەرمەوزوعەکەم بنێ تا هەفتەکەی تر هەموو ڕۆژە بیرم بکەوێتەوە بەس ئەوەنە بیری خۆمی بخەمەوە من هەفتەی ئایندا باسی فڵان مەوزوعەکە ئیتر دوای 4-5 ڕۆژ دنیاە بابەت سیرەکەم کەڵەکە بۆ لە مێشمال لەسەر ئەو مۆزوعە لە کاتی قسەکردنی شتم باشتر بیرەکەوێت بەس بە من بڵێن ئادەی یەڵا فەرموو بڵێم چی بڵێن ئادەی باسی فڵان شت یعنی خۆش هەیە لە مێشکە بەڵام ئاوا قسە بۆ نایە تەنانەت لە اختصاسەکەی خۆت ئێستا بە من بڵێن یەکسەر لە ناکایە کا بڵێن ئادەی وەرە باسی یەکێک لە زانستەکانی بزنسمان بوو باشە باسی مانیجمنتمان بوو باسی پرۆسس مانیجمنتمان بوو بە باسی استراتیجیک مانیجمنتمان بوو خۆ باسی استراتیجیک مارکتینگ مانیجمنتمان بوو من ئەمانە هەموو خوێندووە بڵێن ئادەی یەڵا قسە بکە نازانێ قسەی قورسە بەس ئەگەر بە من بڵێن تا هەفتەیەکی تر هەر لە ژیانی خۆمان کۆڵن نمونە دۆزمەوە لا ئیرادی بیر مەکەوێتەوە ئەخەون بیر مەکەوێتەوە ئەچم بە خەیاڵە بیر مەکەوێتەوە کاتە مێشک چیەکە یا عازیەیتێ شتەکانە بۆ کۆکاتەوە تۆش چی بکە لە بیرکاری ئاخراتی هەموو شەوێ تەماشای کتێبی بیرکاریەکەت بکە جارجارە بچۆ کتێبی بیرکاری قۆناغێکی ئاسان بێنە چاوێکی بخشێنە ئێستا دنیا زۆر ئاسانە لە ئینتەرنێت داونلۆدی هەموو بیرکاری هەر لە حوتەوە بکە تا پۆلی 12 هەموو شەوێ بڕیار بەیەک دانیان تەماشا بکە هەندێک یاساکەی بینێڵێ جاران چەند قۆرس بوو ئێستا بینی سەرکی زۆر ئاسان بم شێوازە من دڵنیاتەکەم دوای 3-4 مانگ مێشکت لە خۆی خێرا ئەبێ و بەقوت ئەبێ و زانیاریکی باش کۆ ئەکاتەوە لا ئیرادی بەبێ زۆر لە خۆ کردن لە بیرکاریات و باشە بێت لەمە ڤیدیۆی خۆم بینی بڵایان کردبێەوە باسی مامۆسایەکم کرد مامۆسای خۆم بوو مامۆسای بیرکاری بوو وتی من لە بیرکاری وەرگیرا کە ڕۆشتمە بەخام بیرکاری بۆم زۆر قورس بوو بە حەزیش نەڕۆشت بووم هیچیشم نازانی و هەرچیم ئەخوێن هیچ تێناگەشت کە ڕۆشتم چیم کرد ئەو زمانە دەفتەر گران بووە نەبووە ئەوێ ڕۆشتم هەموو ئێوارەیە کاغەزی کارتۆنی جگەرە شتم کۆ کردەوە ئەم هێنایە بۆ داخلی و لەوێ دانیشتم نمونەم حەل ئەو نمونەی وا هەبووە نمونەی ئاسان 4-5 جار حەلم کردووە ئیتر هەر حەلی کە غەڵەتم ئەکرد ئەم ڕۆشتم زانم بۆچی غەڵەتم کرد دەستکەرەوە بە حەل کرد ئەوێ دوای 2-3 مانگ مێشکم کرایە بە ڕووی بیرکاریە ئەو بیرکاریەی زۆر بەلامە قورس و ناخۆش بوو زۆر ئاسان بوو جا یەکێ لە شتەکان ئەوەیە تۆ لە ماوەی 2-3 مانگە بەزی عازەنێری ئیتر نەخۆلەوە چ نەمامۆسایە بۆی شەرح کردبێ نەخۆی زیرێکەکەی زیایی کردبێ هیچ بەس چییە مێشکت ئامادەکاری بۆکە تۆ ئەگەر ماوەیەک بچی بۆ لای ڕەفیقەکەت ئیشی چاکردنەوەی سیارە بێت ماوەیەک لەسەرەوە هەموو ڕۆژێکی بە عادەتی یارمەتی دوایی مێشکت بە ڕیشتی میکانیکە ئەکرێتەوە ماوەیەک ئەچی یارمەتی کەسێکی زەراعەتەکە مێشکت تەنانەت فکرەی بۆیە ئەم شتە وا بکرێ ئاسانتر کەواتە بەتەما نەبی ئینسانێک بیت بلیمەت هەر شتێکیان وت یەکسەر تێبگەی یەکسەر فێربی یەکسەر باش بیت ئەوەندە ڕەقمە بە لەگەڵ خۆت مەجال بە مێشکت بە شێوەیەکی تەبیعی خۆی پرۆسێسەکە و بۆ بخاتە سەر جا کەواتە ماوەیەک خەریکی ئەو شتە بە هەموو جاری عازبە بە مێشکی خۆت
نمونە ئەسڵیەکە لەبەر بکە شتێکی کەشکە ئەتوانێ یارمەتی دەربێ فلاش کارت ئۆکێ فلاش کارت بۆ لەبەرکردنە ئایا من ئەتوانم بۆ بیرکاری بەکاری بێنم بەڵێ هەموو بیرکاریەکەت حسێ بکە چەند سەد یاسایکە بۆ نمونەوە 200 یاسایکە کەواتە 200 فلاش کارتمان ئەوێت ئەم یاسایە کەی بەکارێنی کاتێ بزانی داواکرا و دراو چییە تۆ هەموو پرسیارە داواکاری هەیە کۆمەڵە دراویشی هەیە باشە فڵان و فڵان و فڵان و پێ ئەڵێ ئەکس بدۆزەرەوە کاتە ئەکس دیار نییە ئەوانی کە بوو دیار تۆ کاتی پێ دەڵێ ئەمە و ئەوە ئەمە ئەوەنەیە 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 ئەی فڵان شت چەنەکە کەواتە دراو ئەزانی داواکاری ژەزانی داواکاری و دراوەکە لە وەرەقەیەکە لە فلاشکاتێکا نووسی لەو دیۆ یاساکە بوو چکە ئەبێ یاساکەت لەبەر بێ بەڕێزە تەنانەت بابەتی تێگەشتنیش پێویستی بەوەی کە تۆ شتەکانی ڕابردوو خطوەکان یاساکان کۆمەڵ شتەیە بە جوانی لەبەرێ